سەبارەتدا بەڕێوەچوونی هەڵبژاردننی پۆستی سەرۆکایەتی کۆمار بەڕێز ڕەزا غورابی شۆفەکاری سیاسی لە تەرانی پایتەختەوە لەگەڵمانە. بەڕێز ڕەزا سواز بۆ ئامادەبوونی بەڕێستان. ئەم هەڵبژاردنە لێریوان دوو باڵی بەهێز بەڕێوە چێت. پێشبینیتان چییە؟ پێتان وایە کامیان سەرکەوتووە بن؟ سلام عرض میکنم خدمت سڵاوم هەیە بۆ ئێوە و هەموو بینەرانی کەناڵی کوردستان 24. هەو هەڵبژاردنێککە ئەمڕۆ دەبینی بەڕێوە دەچێت 14 خولی هەڵبژاردننی سەرۆکۆماری ئێرانە لە ماوەی 14 ڕابردوودا لە پاش دامەزانی کۆماری ئیسلامی ئێران. هەڵبژاردنێکی تایبەتە لەبەر ئەوەی کە هەڵبژاردنێکی پێشوەختەیە لە پاش کۆچی دوایی لە ناکاوی ئایەتوڵا ڕەئیسی سەرۆکۆماری کۆچ کردو بەڕێوە دەچێ و بەکردەوە کەشی ناوخۆی ئێران لە یەک مانگی ڕابردوودا کەشێکی هەڵبژاردننی بووە، چ لە بابەت هێزە سیاسیەکان و چ لە بواری بەشداری خەڵک لەو بابەتەوە کە خەڵک و ڕەوتە سیاسەکان لە ناو ئێراندا ئەو ئامادەیان نەبوو بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی پێشوەختە. بە تایبەت کێمە 4 مانگ لەمەوبەریش هەڵبژاردننی پەرلەمانمان بەڕێوە بردبوو وە خەڵک بەکردەوە کەوتنە ناو دۆخێکی پشووی هەڵبژاردندا. بەڵام بە هەرحاڵ لە یەک مانگی ڕابردوودا بە شێوەیەکی چڕوپڕ لایەنە سیاسیەکان خۆیان دەرخست و بەربژێرەکان دەرکەوتن و بانگەشەی هەڵبژاردن بەڕێوە چوو. ئێمە ئەمڕۆ بینەری بەڕێوەچوونی 14 خولی هەڵبژاردننی سەرۆکۆمارین. لەم خولەشدا ڕاپرسی جۆرا و جۆر لەلایەن ناوەندی لێکۆڵینەوە لە ئێران بەڕێوە چووە بە پێی دوایین ڕاپرسیەکان کە تا ڕۆژی ڕابردوو بڵاو بوونەتەوە. هەرچەند با ئەوەش بڵێم ڕکابەرە سەرەکیەکان جیاوازێکی ئەوتۆ لە نێوان دەنگەکانیان دەنێ، بەڵام ڕاپرسیەکان دەڵێن بەربژێری ریفۆرمخوازەکان بەڕێز دکتۆر پزیشکیان لە ڕاپرسیەکاندا لە پێش زۆر باشە بەربژێرەکانی دیکەوەیە. باشە کاک ڕەزا، کەواتە ریفۆرمخوازەکان ینی چاسیان زیاترە بۆی کە پۆستی سەرۆکایەتی کۆمار وەربگرن. ریفۆرمخوازەکان ئەڵێن ئەگەر بێت و ئێمە پۆستی سەرۆکۆماری ئێران وەربگرین بیبینەوە سەرکەوتوو بین پەیوەندیەکانمان لەگەڵ دنیا و بە تایبەتیش لەگەڵ ئەمریکا ئاساییەکەینەوە. ئەمە ئاسانە بۆیان ئەسڵەن دەستوری ئێران ڕێگەیان پێئەدا دەمە بکەن. سەرەتا دەبێت چاوەڕێ بین. من پێم وایە بەڕێز پزیشکیان نوێنەری لایەنی ریفۆرمخواز دەچێتە خولی دووهەم، چونکە من پێم وایە ڕێژەی بەشداری ڕەنگە نیوەی خەڵک بەشدار بن و بە سەرنجدان بەوەی دەنگی سێبەربژێری سەرەتا لێک نزیکە دەتوانین بە دڵنیایەوە بڵێم کە ئەمڕۆ وەسبەینە ئەنجامەکانی هەڵبژاردن ئاشکرا نابێ و ئەگەری زۆرە هەڵبژاردن بچێتە خولی دووهەم. لە خولی دووهەمدا دیسان ئەگەری جیاواز هەیە و ناتوانین بە دڵنیایەوە بڵێن لە بەرچاوگرتنی ئەوەی کە پزیشکیان چوەتە خولی دووهەم و کەسی بەرامبەرشی قالیباف یا جەلیلیە چی لە خولی دووەمدا ڕوودەدا. ئەمە دەبێت تا هەفتەی داهات و ڕاوەستین و چاوەڕێ بین. بەڵام ڕاستی ئەوەیە کە لە هەر حاڵدا ریفۆرمخوازان و لەوانش بەڕێز پزیشکیان کە نوێنەری ریفۆرمخوازەکانە زۆر جار و بە تایبەتیش لە چەند هەفتەی ڕابردوودا لە بانگەشەی هەڵبژاردن و دروشمەکانی خۆیدا سەبارەت بە کەمکردنەوەی گرژی لەگەڵ هەموو دنیا و پەیوەندی لەگەڵ هەموو دنیا قسەی کردووە و لەوانش ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوایی و هەر لە بنەماشەوە پەیوەندی و زیادکردنی پەیوەندی لەگەڵ وڵاتانی ڕۆژاوایی یەکێک لە مانیفێستەکانی لایەنی ریفۆرمخواز لە ئێرانە. باشە ئەتوانن ئەمە بکەن پەیوەندیانە بۆیان ئاسان ئاسایی بکەنەوە لەگەڵ دنیا و لەگەڵ ئەمریکایە دەستوری ئێران ڕێگەیان پێئەدات.
قسە دەستور نییە سیاسەتە گشتیەکان لە بواری سیاسەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران لە دەسەڵاتی ڕێبەری کۆماری ئیسلامی ئێراندا و ڕێبەر بە گوێرەی دەستور دیاریکەری سیاسەتە باڵاکان و یەک لەوانیش سیاسەتی دەرەوەیە بەڵام ئەوە بەو مانای نییە کە سەرۆک کۆمەر لەم بوارەدا دەسەڵاتی نییە. سەرۆک کۆمەر دەتوانێت زۆر لایەنی سیاسەتی دەرەوە دیاری بکە و وەک ئێمە دیتمان ڕێفۆرمخوازان لەم خولە لە هەڵبژاردندا زۆر بە توندی جەختیان لەسەر ئەم بابەتە دەکردەوە کە سەرۆک کۆماری داهاتوو دەتوانێت ڕۆڵێکی کاریگەری لەسەر سیاسەتی ناوخۆیی و دەرەکی هەبێت. بەڵام ڕاستی ئەوەیە کە ڕێفۆرمخوازان پێیان وایە کێشە ئابوووریەکانی وڵات بەشێکی زۆری لە پەیوەندیەکانی پڕ لە گرژی نێوان ئێران و ڕۆژئاوا سەرچاوە دەگرێت و چاکردنی ئەم پەیوەندیانە دەتوانێت یارمەتی دەربێ بۆ چاکردنی دۆخی ئابووری لە ناوخۆی ئێراندا. بابەتێک کە ڕکابەرە بناژۆخوازەکانی ئەو قبوڵیان نییە بناژۆخوازەکانی جەخت دەکەنەوە کە دەبێت زۆرترین پەیوەندیان لەگەڵ دنیا هەبێ بەڵام جەخت دەکەنەوە لەسەر ئەوە کە ڕابردووی حکوومەتی 8 ساڵەی ڕۆحانی لە پەیوەندی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ڕۆژئاوا ئازموونێکی باش نەبووە و ڕۆژئاوا هەر لە بنەماوە بەهۆی ویستی بۆ دروستکردنی گرژی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و ڕوانگەی نادادپەروەرانە لە پەیوەندی لەگەڵ ئێراندا ناتوانین جارێکی دیکە ریسکی ئەوە بکەین و هەموو هێلکەکان بخەینە ناو سەوەتەی ڕۆژئاوا. هەر بۆیە بناژەخوازەکان جەخت دەکەنەوە دەبێت پەیوەندێکی هاوسەنگیان لەسەر ڕۆژهەڵات و ڕۆژئاوا وڵاتانی ناوچە وڵاتانی عەرەبی و ئافریقایی هەبێت. بەڕێز ڕەزا غورابی شرۆفەکاری سیاسی لە تارانی پایتەختەوە لەگەڵمان بووی. سوپاس باوە دەوری بەڕێستە بەخێر بێت.